سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشین! دەنگ و باسان چۆنە؟ باشین! یا خوار باش بن ئەزان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم بڵێن بۆ لەبەر ئەوەی هاتوومەتە گوندێکی جوانی کوردستان چواردەوریشمان هەمووی بەفرە وایە؟ بەڵێ! هەر بژین ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ قەڵاتێ سەر بە ناحیەی کوێیە؟ زەلان! ئافەرین ئەی گوندی زەلان گوندی زەلان ئەی ناحیەی زەلان سەر بە قەزای کوێیە؟ چوارتە! ئەی قەزای چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ ئەم جارە بیڵێنەوە سلێمانی! هەر بژین چەپڵێکی قایم بۆ خۆتان مناڵەکان نەناسن ناوم چییە؟ ئافەرین بڕە من هەمووتانم خۆشەوێ لەبەرەوەی ئێوە هەمووتان مناڵی ژیرن وایە؟ زۆر باشە حەسان لێ چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ باشە کەواتە بە عەقڵی گوێم لێ بگرن مناڵێکە بوو ناوی لالە بوو چیرۆکەکەمان بە ناوی کاتی خوێندنەوەیە ماڵی لالا کاتەکانیان دابەش کردم گەرمەی کاتی خوێندنەوە بوو باوکی لالا سەری شۆڕ کردبووە بەسەر پەرتووکەکەیە دایکیشی لەگەڵ ناوەڕۆکی پەرتووکەکەیە بیریە کردەوە ئادانی براشی هێشتا هەر ئەی خوێندەوە بەڵام لالا نامیلکەکەی تەواو کردبوو لالا کەوتبوویە جم و جۆڵ دەمێ بە باوکیەوت باوکە تەواو نەبووی کە تەواو بووی پێم بڵێ دەمێکیش ڕوویە کردە دایکی و ئەی پرسی ئەی تۆ دایکە تۆش تەواو نەبووی باوکی پەرتووکەکەی دەستی لابرد و وتی ئافەرین گوڵی بابە دیارە تۆ بابەتەکەی خۆت زۆر زوو تەواو کردووە ئەدی ئەکرێ بزانی ناوەڕۆکی بابەتەکە و باسی چیەکە؟ لالا وتی باسی هونەری گفتوگۆ ئەڵێ پێویستە لە کاتی گفتوگۆیە ئادا لەولاوە قسەکەی بەلالە بڕی وتی جاوە چییە؟ من لە مێژەوە خوێندومەتەوە دایکی وتی ئادانجان منیش ئاگادارم کە خوێندوتەتەوە بەڵام پێ ناچێ وەکو پێویست سوودی لێبینی بێ ئەگەر نا قسەکە و بەلالەی خوشکە نابڕی گیانەکەم فێر بە ئەو زانیاریانە بکە بە کردار کە یاخوێنیتەوە ئەنجا لالە وتی پەرتووکەکە باس لەوەکە کە لە کاتی ئاخاوتنە درێژە بە قسەکانمان نین چونکە بە درێژە دادڕی لە ناوەڕۆکی بابەتەکە دوورەکەوینەوە دایکی وتی زۆر ڕاستە هەروە پێویستە کاتێک کە کەسێک قسە ئاکات
خۆت بە هیچ شتێکەوە سەرقاڵ نەکەیت و سەیری ناوچاوی کەسەکە بکەیت. ئیتر ئەو بەوەیە ئەزانێت کە تۆ گرنگی بە قسەکەی ئەو ئەیت. ئەنجا باوکی وتی سەرکەوتنی گفتوگۆ لە زەردەخەنەی سەر لێوەکان و شێوازی دەربڕینەکە و هەروەها وەستانەکەدا کەوا لە گوێگر ئەکەن پێت سەرچان بن. بەم شێوەیە گفتوگۆی نێوان خێزانەکە کۆتاییە و چیرۆکەکەم خۆش بوو؟ باشە، ئێستا یەکێک ئێمە لاتان پرسیارتان لێکەم لەسەر چیرۆکەکە لەسەر ژیانی ڕۆژانەشتان باشە؟ ئادی چەپڵێک بۆ خۆتان لێکەوە نەباقڵی دانیشتوون. ڕووبەر چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئەیا خوار باش بی، ئەی خزمانی ئاوایی چۆنن؟ هەمووی باشن؟ ڕووبەر تۆ لە پۆلی چەنی؟ دوو؟ ئەی ئافەری ڕووبەر گیان تۆ جۆ لە چیرۆکەکەمان گرت؟ کاتێک کە مناڵ لە پۆلا دانیشتووە مامۆساوانەکەی بۆ شیعکاتەوە ئەبێ مناڵەکە خۆی بە قەڵەم و دەفتەر و شتەوە سەرقاڵ بکە؟ بۆ لەبەر ئەوەی ئەگەر خۆمان مەشغوڵ بکەین هیچ لەوانەکە تێناگەین وایە؟ باشە ڕووبەر تۆ پێم بڵێ کاتێک کە مامۆسا وانە بۆ خوێنێتەوە تۆ چۆن گوێی لێگری؟ بە عەقڵی دانیشی وایە؟ چونکە ئەگەر بە عەقڵی دانەنیشی هیچ شتێک تێناگەی ئەو کاتەش لە قوتابخانە دەرناچی وایە؟ ئافەری ڕووبەر گیان. ڕووبەر بەفرباری ئەم ساڵ بەفری زۆر ئەی باشە شێرە بەفرینە و دروست کرد؟ بەڕاستە؟ شێرە بەفرینەکە و لەسەر شێوەی کێ دروست کرد؟ لەسەر شێوەی کێ؟ ورچ یان بووکە شوشە؟ ورچ. ئێزانی من دروستکەی بە شێرە بەفرینە؟ ئەزانی؟ بەڵێ. ئافەری نێچە بڵێ قایم بۆ ڕووبەرگیە. هەر بشی بارین چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باشم. هەر بشی بارین گیان تۆ لە پۆلی چەنی؟ سێ؟ ئافەرین هەر بشی بارین. باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ تا پۆلی هەشت. پۆلی هەشت؟ ئەی ئەگەر دەرچی بۆ پۆلی نۆ یان بۆ پۆلی دا ئەیە بێ بچی لەکوێ بخوێنی؟ لە زەلان. لە زەلان؟ زەلان دوورە لێرەوە؟ دوورە؟ ئاها ئەی تۆ ئەزانی من چوومەتە گوندی لە ناحیەی زەلان لەوێ بەرنامەشم کردووە لەگەڵ مناڵە ئازیزەکانی ئەوێ؟ لەوێ هاوڕێم زۆرە هاوڕێکم هەیە ناوی کاک کێ بووەوە؟ ناوی ئاری بوو کاکە ئاری تۆی ناسی؟ منیشەی ناسم زۆر مناڵێکی ژیر و جۆڕایەڵە وەکو ئێوە ئاوا ئاقڵە وەکو ئێوە سەعیەکە لە مەکتەبیشە وەکو ئێوە سەرکەوتووە. بارین؟ ئەدی پێم بڵێ ئەبێ ئێمە لە کاتی قسەکردنا مەسەلەن بۆ نمونە ئێسامە قسە و بۆکەم تۆ قسەکەم پێ ببڕی؟ نەخێر بۆ؟ نابێت چونکە ئەوە قسە ئەکا نابێ قسەکانی پێ ئافرین ئەوە کارێکی هەڵەیە نابێ ئێمە کە قسەمان کرد قسە بە یەکتری ببڕین ئەبێت چاوەڕێکین هەتا هاوڕێکەمان چیەکە؟ تەواو بێ قسەکانی تەواوە بێ هەر بشی بارین؟ باڵێ ئادی گۆرانی شتێکی خۆشمان بۆ بڵێ شعرێ نوکتەیە شتێکمان پێشکەشەکەی؟ باڵێ دەی خوایەوە چەند ئاواکەی شان دڵگیر و شیرینە دەشتی خۆشی و ڕانگینە ئاوی کاوسەرە خاکی گاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە سەیرانگەی بەهارانی سەوزەگەی نەرێم و جوانی سەدڵ ئاوێ حەن ئاوی کاوسەرە خاکی گاوهەرە بڕ لە گوڵ و نەسرینە بڕ لە گوڵ و نەسرینە. دەنگی من و باری خۆش بوو؟ زۆر باشە کەواتە چەپڵێکی قایم بۆ باری. ئافەرین باری نازگوڵ چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەگە خوار باش بی نازگوڵ تۆ منە خۆشەوێ؟ چەندێ؟ زۆر منیش زۆر 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 ئەزانی بۆ؟
بۆ لەبەرەوەی ئەوە مناڵی زۆر ژیرن مناڵی زۆر گوێڕایاڵن ناز گوڵادی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 بەڵێ ئەی ئافرین هەر بژی نازگۆڵ بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێن نییە بەڵێ باشە ئەگەر ئێمە ێسا لێرە شت بخۆین لەسەر زەویەکە فڕێبین تۆ چیەکەی ئەچ ماڵ یەگرمەی کە بەسەتی خۆڵەکەەوە ئافرین بۆ واکەی چکمە نابێ ژینگە پیسکەین هەبێ ژینگە پیسکەین وایە بەڵێ تۆ ژینگەکەی خۆشەوێ بەڵێ ئەی باشە لە قوتابخانە هاوکاری مامۆساکانەکەی بۆ پاکردنەوەی قوتابخانەکەتان بەڵێ هەر بشی زۆر باشە نازگۆڵ بەڵێ باشە تۆ بانیان زۆڵەسی لە خەو بەڵێ ئەی شەوا سەعات چە نەخەوی دا بەڵێ زۆر باشە باشە ئەگەر مناڵ سەعات 12 بخەوێ بانی خەبەریە بێتەوە بۆ چکمە نابێت درێم خەی بۆی توانەکەوی لە مەکتب هەر بشی ئافرین نازگۆڵ بەڵێ تۆش حەزەکەی شتێکم پێشکەشکەی بەڵێ دەی بەفرباری ئەی لەم بەفرە باریوە زەوی یەک پارچەزیوە نەبەر دیارە نەدرەخ ناوڕازی بەس و سەخت هەموو لە بەفراکپە بێ سریۆ و بێچپە منداڵان دەی یاریکەن جێ یاریەکان داریکەن دەی جرب منە دووبەرە منداڵان هێمن وەرە هیوا بڕۆ هێمن ڕاکە هیواوەرە هێرش تۆپەڵێ خڕکە گوێ ڕزگاری تەڵی پێسڕکە خۆش بوو بەڵێ ئەپەری چەپڵی قایم بۆ نازگوڵکیە فریشتە جوانی باشی بەڵێ فریشتە ئەمڕۆ خۆشە بۆ خۆمان لێرە دانیشتوین بەڵێ زۆریان کەم زۆر منیش زۆرم بەدڵە دانیشتەکەمان لەبەرەوەی هەوایەکی پاکە الله لەو هەوا خۆشە گوندەکان هەوایە زۆر پاک و خاوێنە وایە بەڵێ باشە پێم بڵێ فریشتە تۆ لە پۆلی چەنی سێ ئافرین هەر بشی فریشتە بەڵێ باشە ئێمە ئەگەر بێت و دارەکان ببڕینەوە چی ئەبێ ئەوە کارێکی غەڵەتە کارێکی غەڵەتە بۆچی چونکە نابێت دارەکان ببڕینەوە لەبەرەوەی نابێت دارەکان ببڕینەوە ژینگەکەمان ناخۆشە بێ باشە ئێمە هەوای پاک لە چیەوە وەرەگرین هەوای پاک لە ژینگە وەرەگرین لە دار و درەخت و ژینگەوە وەرەگرین وایە بەڵێ باشە ئەگەر کەسێکە بینی دارە بڕێتەوە چی ئەەکەی تۆ چیەکەم بەڵێ ئەڵەم ئەوە کارێکی غەڵەتە نابێت دارەکان ببڕینەوە نابێت ژینگەی خۆمان پیسکەین ئافرین کەواتە ڕێگری لێکەی وایە ئێمە پێویستە ڕێگری لەو کەسانەکەین کە دارەکان ئەبرنەوە کە ژینگەکە پیسەکەن لەبەرەوەی ئەگەر ژینگە پیس بێ ئێمە چیمان لێە ژینگە پیس بێ هێمە نەخۆشەکەوی ئێمە نەخۆشەکەوین و هەمومان تووشی نەخۆشیە بین و تیاچین وایە بەڵێ هەر بژی یەک چەپڕی خایم بۆ فریشتەکە دەست خۆش ئەرین بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە ئەڵا باشم یاخوار باش بی ئەرین بەڵێ تۆ لە پۆلی چەنی 6 بەڵێ ئافرین ئەرین جان ئەرین بەڵێ تۆ گوندەکەی خۆتانە خۆشەوێ بەڵێ یا حەزەکەی ماڵتان لێرە بارکات و بچێتە گوندێکی تر بەڵێ حەزەکەی لێرە بژیان بچیتە گوندێکی تر حەزەکەم لێرە بوو بۆ لەبەرەوەی ئێرە شوێنێکی خۆشە لەبەرەوەی شوێنی لەدایکبوونی خۆتە لەبەرەوەی شوێنێکی خۆشە ژینگەیەکی خۆشە وایە بەڵێ مناڵە بێ ئەو شوێنەی خۆی خۆش بوێ کە تیا لەدایک بووە سروشتەکەی خۆی خۆش بوێ وایە بەڵێ ئەرین بەڵێ باشە پێم بڵێ ئەگەر کەسێک هاتە گوندەکەتان پرسیاری ناوی گوندەکەتانی کرد بۆ نمونەوتی گوندی قەڵاتێ واتاکەی چییە تۆ ئەزانی یعنی چی بەڵێ یعنی چی لە کۆنا قەڵایەکی لێ بووە بۆ ناسراوە لێرە قەڵای لێ بووە بەڵێ ئەمە کەی زوو کۆن بەڵێ سەردەمی باو باپیرانمان بەڵێ واتە لەوە ناویان ناوە گوندی قەڵاتێ بەڵێ زۆر باشە ئەرین پێویستە مناڵانی وەکو ئێوە ئەوە واتای ناوی گوندەکەیان بزانن بۆ ئەگەر گەشتیارێک هاو یان سەردانی کەرێک هاو وتی ناوی گوندەکەتان چیە نەڵێی نازانم ئەو کاتە عیبەیە وایە هەر بژی ئەری جان بەڵێ چیمان پێشکەشەکەی شەعر ئادەی سەدای زانست ڕەوش زانست پەروەردە ئەتوانی زامی کووردە مرۆڤ بە بیر و زانست هەوڵدان تەکان توانست تێدەگات چۆن دنیاینێ سەر دەکەوێ نانەوێ هەر ڕۆژە و داهێنانێ جۆرە بەرهەمهێنانێ کۆمپیوتەر و ئینتەرنێت نەزانین لە گۆڕ ئەنێت هەنگاوی فۆتۆکۆپی شۆڕشە دش بە کپی
هەر بژیت ئەمە لە کوێ فێربووی وەڵا مامۆستا فێری کرد ئافرین کەواتە یەک چەپڵی قایم بۆ خۆتان و بۆ مامۆساکانیشتان ئەحمەد بەڵێ چۆنی باشە دەنگ و باسە چۆنە باشم یا خوار باش بی ئەحمەد گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار چوار بەڵێ زۆر باشە ئافرین ئەحمەد بەڵێ حەزەکەی واز لە قوتابخانە بێنیان حەزەکەی نەخێر. خوێنی بەڵێ بۆچی چکە خوێندە خوا شۆفێری فێریش دەبی ئافری فێری زانست و زانیاریمانەکە وایە بەڵێ باشە ئەحمەد بەڵێ گوندەکەی ئێوە دەوروبەری هەموو شاخە وایە بەڵێ باشە پێم بڵێ لەم گوندەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکو چی وەکو بەراز و گورگ و سمارە وەی گورێک بەڵێ ئەی هاوار چیتر چقەڵشت ها چەقەڵ ئەی سمۆرە سمارەش لێ سمۆرەشی لێیە بەڵێ ئەحمەد بەڵێ باشە ئێوە ئەو ئاژەڵی کێویانە ڕاوەکەن نەخێر بۆچی چکە کارێکی غەڵەتە کارێکی غەڵەتە لەبەر ئەوەی سروشتەکەمان هاوسەنگی لەدەسەیە سروشتەکەمان ناشرینە بێ دواتر ئەوانیش گوناحن ئێمە بۆ ڕاویان بکەین وایە بەڵێ باشە ئەگەر کەسێکی بینی هاتۆ بۆ ناوچەکەی ئێوە ڕاوەکە چیەکەی ئەڵەمە کارە غەڵەتە نابێ ئافڵەکان کوژی کەواتە ئەبێ ڕێگریان لێ بکەین وایە بەڵێ ئەحمەد گیان بەڵێ ئەی باشە حەزەکەی شتێکمان پێشکەشکەی بەڵێ چیمان پێشکەشەکەی مەشوانم شان خۆشمێ ژیانم شاشۆنێکی چاکم لە کاتا زۆر چالاکم ئەوە ئەکەم گوندەکەم ئەڵی سۆری بۆ ئەدەم بێتەوە دۆخی جارە فێنی باف و باپیرا بانیان لە قوتابخانە ئێواران لە شەخانە بزنمە ڕخۆم بێ لقم و بەڵا لێ ئاشنا نابن لەگەڵیان دوژمنی گەلوشیان زیانی زۆنیاری داوم کارە بەخی کوشرام گەتو شاخ و کێوەکان پڕ لە لقمە گولەکان زیانی پڕ لە لقمە گولەکان ئەحمەد گیان بەڵێ ئەزانی وەراوەکە و باسی چیە کرد بەڵێ باسی چیە کرد باسی خۆشەویستیە کرد باشی بۆ خۆشەویستی گوندەکان. گوندەکانی کرد ئافرین کەواتە تۆ گوندەکەی خۆتە خۆشەوێ بەڵێ هەر بژی یەک چەپڵی قایم بۆ ئەحمەد گیان باران بڵێ چۆنی باشە باشی بڵێ ئەی یاخوار باشبی باران بڵێ تۆ حەزت لە باران بارینە بڵێ بۆچی لەبەرەوەی گیاوسەوزی دەریا ئافرین لەبەرەوەی ئەگەر باران نەبارێت زەویەکانمان وشکە بێ دواتر ئێمە ناتوانین کشت و کاڵکەی ناتوانین لەسەر زەویەکەمان بژین وایە بڵێ ئافرین باران بڵێ. تۆ لە پۆلی چەنی یەک یەک ئافرین ئەم ساڵ چوویتە قوتابخانە بڵێ ئەی حەز لە قوتابخانەیە بڵێ باشە کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر دکتۆر هەر بژی باشە ئەگەر من نەخۆش بم تۆ دکتۆر بی بێ بۆ لاو چارە سەرمەکەی بڵێ هەر بژی ئافرین باران ئەی حەزەکەی شتێکمان پێشکەشکەی بڵێ چی شوان دەی بێڵ شوانم من شوانم خۆشم ئەوێ ژیانم لە شوم شاڵژەنێکی چاکم لە کاردا زۆر چالاکم ئاوا ئەەکەم گوندەکەم هەوڵی زۆری بۆ ئەتەم بێتەوە دۆخی جارە شوێنی باب و بابیگان بەیانیان لە قوتابخانە ئێوارن لەو شاخانە بزن و مڕی خۆم پێیە لقم و بەڵا لەوەیە ئاشکاناوم یەگەڵیان دوژمنی گەلوژیە دەست و قات ئەپڕێنن دەمونجاو ئەشێوێن تایا هەر بژی یەک چەپڵی قایم بۆ بارانگیان دەست خۆش ئافرین مناڵی ژیر هەر بژی محەممەد بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵا باشم هەر بژی کاکە محەممەد بەڵێ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین هەر بژی ئەوە لە خوێندن بەردەوا بن باشە بەڵێ محەممەد بەڵێ ئادی پێم بڵێ ئێوە ئاژەڵداریەکەن لە گوندەکەیە بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگە مانگا بەڵێ ئەی مەڕوو بزنتانەیە نەخێت نیتانە نەخێت خەڵکی گوندەکە کەسی بەخێوی ناکە بەڵێ بەخێویەکەن بەڵێ یەکەواتە لە گوندەکەی ئێوە مەڕوو بزن و ماگاش بەخێوەکەن وایە بەڵێ باشە تۆ شیرە خۆی بەڵێ شیر سوودی هەیە یان زیانیە سوودی هەیە سوودی هەیە چونکە ئێسکەکانمان بەهێزەکە ئەگەر ئێمە شیر نەخۆی مێشکمان توانای بیرکردنەوە سعیکردنی نامێنێ وایە بەڵێ باشە محەممەد بەڵێ ئەی گوندەکەی ئێوە کشت و کاڵەکە بەڵێ باشە ئەی کشت و کاڵ چیەکەن زیاتر یعنی زەراعەتەکەن بەڵێ فەلاحەت بەڵێ چی ئەڕوێنن تەماتە و خێروانە تەماتە و خەیار و شتانە بەڵێ خەیاری کوردی زۆر خۆشە وایە بەڵێ من هیوایەت بە خەیار بخۆم لەبەرەوەی سوودی زۆر باشی هەیە خەیاری کوردی تامێکی زۆر خۆشی هەیە زانی محەممەد گیان بەڵێ باشە ئەی چیمان پێشکەشەکەی هیچ ئامادە کردووە بەڵێ ئەدی بۆ بەڵم خۆشەویستەکەی شیرم باخەوان و پێژم سڵاوی زۆر بەدینم بۆ تە باوکی شیرم
مای شانازی منی سۆز و ئاوازی منی بەهرەی بەختیاری مام نامەیەم دیاریمە خۆشەویستەکە بابا لە ئێمە دڵنیابە تێدەگۆشین بێوجام بۆ سەربەرزی نیشتیمان. ئافرین هەدی پێم بڵێ ئێوە هەمووتان وەراوی خۆشتاوت ئەمە لە کێوە فێربووی؟ مامۆساکانتان بەڕاستی دیارە مامۆساکانتان زۆر ماندووە بن پێتانەوە کەواتە ئێوەش پێویستە ڕێزی ئەو ماندووبوونیان بگرن ئەبێ وانەکانتان بە باشی بخوێنن ئەبێ سعی بە باشی بکەن ئەبێ ڕێزی مامۆساکان بگرن و جۆرایڵیان بن باشە؟ یەک چەپڵی قایم بۆ محەممەد گیان ڕێژوان جوانی باشم باشی؟ ئەی یاخوار باش بێ ڕێژوان گیان ڕێژوان بەڵێ تۆ لە مەکتەبی؟ بەڵێ ڕێژوان گیان بەڵێ تۆ لە مەکتەبی؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ دوو ئافرین ڕێژوان بەڵێ تۆ حەزەکەی ئەو ڕۆژانەی کە بارانە نەچیتەوە بۆ قوتابخانە؟ نەخێر نەخێر وایە؟ بەڵێ من ئەزانم لەبەرەوەی تۆ مناڵێکی ژیری باشە بەڵێ. ئێمە ڕۆژێکە بێکە بە فربوو یا باران بوو بڵێین ناچینەوە بۆ قوتابخانە ساردا ئەبێ کارێکی ڕاستەیان هەڵەیە ئەگەر نەچینەوە بۆ هەڵەیە. قوتابخانە هەڵەیە وایە؟ بەڵێ بۆچی لەبەرەوەی لەوانەکانمان دواکەوی بەڵێ. وایە؟ ئافرین ڕێژوان بەڵێ ئەدی تۆ چیمان پێشکەشەکەی؟ خوایەواتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینینە دەشتی خۆش و ڕەنگینە ئاوی کاوسەرە خاکی کاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە سەیرانگەی بەهارانی ساوزەگەی نەرم و جوانی سەدڵ بێ حەیرانی ئاوی کاوسەرە خاکی کاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە. ئافرین هەر بژی ڕێژوان بەڵێ باشە تۆ حەزت لە کتێب خوێندنەوەیە؟ بەڵێ حەزت لە چیرۆ خوێندنەوەیە؟ بەڵێ کەواتە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆ هەمووتان هێناوە کە ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکات و بڵاویەکاتەوە ژمارەیەک چیرۆکی زۆر خۆشی تایە هۆڕاوەی تایە زانیاری گشتی تایە بۆ هیوان بیخوێنیتەوە سوودی لێ ببینی باشە؟ بەڵێ زۆر باشە یەک چەپڵی قایم بۆ ڕێژوانگیان هەر بژی ئەسما چۆنی باشی ئەسما حەزەکەی زوو بچیتە قوتابخانە کەواتە ئەبێ میوە بخۆی نان بخۆی ئەبێ بە قسەی دایە و باوکە بکەی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیانیش زووەستی و نانی بەیانیش بخۆی باشە؟ ئافرین هەر بژی چەپڵێ بۆ ئەسماگیان مەنەسا کە جوان و بچکۆلەیە مەنەسەی هاوڕێمان لەگەڵ ئەسما و ئەو مناڵی تریش ناوی چی بوو؟ نزاگیان ئەو سێ مناڵە بچووکترینی ناو ئێوە وایە؟ ئەبێ ئێوە لە کاتی یاریکردنە ئاگاتان لەو سێ هاوڕێیەتان بێ ئەبێ یاری لەگەڵ ئەوانیشکەن و ئەوانیش لە یاری بێ بەش نەکەن باشە؟ یەک سەپڵی قایم بۆ خۆتان نزا جوانی ئەیکە جوانە شەرمەکە نزا من نەخۆشەوێ من تۆم خۆشەوێ ئەی تۆ من نەخۆشەوێ گۆرانی ێزانی نزا نازانی کە جوانەواکە ئافرین نزاکیان ئاتی چەپڵێکی قایم بۆ نزاش لێبەن هەر بژی مناڵەکان بەرنامەکەمان خۆش بوو من زۆر زۆر دڵم خۆشە ئەزانن بۆ لەبەر ئەوەی ئێوە هەمووتان ژیرن زۆر باش دیارەکە گوێتان لە مامۆساکانتان گرتووە زۆر باش گوێڕاڵی مامۆساکان بوون وانەکانتان بە باشیە خوێنن بەڕاستی زانیاری زۆر باشم لێەوە وەرگرت هەروەها جۆم لە هۆراوەی زۆر خۆشیش بوو لێەوە حەزم ناکرد بەرنامەکەم کۆتایی بێ بەڵام چی بکەم میتر کاتی بەرنامەکەمانەوە نەیە بۆیە کۆتایی بە بەرنامەکەمانێنین هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ